دوای ئاگادارکردنەوەی وەزارەتی دارایی کە بڕیاریدا پێش بەر لە 2 ڕۆژ پێش ئێستا کە لیستی موچەکانی وەزارەتی تەندروستی و پەروەردە ئامادە بکرێت بۆ گەنجینەکان تاکو بتوانن بە سیستەمی نوێی پاشەکەوت ئەو سیستەمەی کە پاشکەوت ڕێژەی پاشکەوتەکان کەم کرایەوە موچەی مانجی 1 دابش بکەین بۆ ئەمە وەستەش ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر بەشی ژمێریاری و بەشی ژمێریاری لە سەرجەم یەکە ژمێریاریەکانی نەخۆشخانەکان و بەڕێوەبەراتیەکانی تەندروستی هەڵسان بە ئامادەکردنی لیستەکانیان لیستی موچەیان لە ماوەی کەمتر لە 48 کاتژمێر سەرجەم لیستەکان ئامادەکەکراون و ئەمڕۆ چەند لیستێکی موچە لە بەڕێوەبەراتیەکەمان و لە نەخۆشخانەکان نێردراوە بۆ گەنجینەی هەولێر بە مەبەستی وربینیکردن و وەرگرتنی چەک تاکو بتوانین بۆ بەیانی موچەکان دابش بکەین. سەرجەم لیستەکانمان ئامادە کردووە بەشێکی زۆرمان ناردووە و ئەوەی تریش ئەمڕۆ تا کۆتایی دەوام سەرجەم لیستەکان دەگات بەدەستی گەنجینەی هەولێر ئەوانیش بە مەبەستی وربینیکردن و کارێکی زۆر بەپەرێسە ئەنجام دەدرێت. خۆشبەختانە سەرجەم یەکە ژمێریاریەکان شەو و ڕۆژ کار دەکەن لەسەر ئەم سیستەما چونکە هەمومان هیماوەمان ئەوەیە کە بتوانین بە زووترین کات یەکەم موچە دابش بکەین لەسەر بەڕێوەبەراتیەکان. ڕێژەکان زۆر بە باشی کەم کراونەتەوە. موچەی سەرجەم فەرمانبەر زۆربیان لە پلەکانی 4 و 5 و 6 ئەم پلانەش لە لای ئێمە موچەکەی گشتیان دەگاتە ملیۆنێک و شتێک 1,200,000 بەم سیستەمە نوێیە نزیکەی ملیۆنێک وەردەگری یاخود 950,000 نار وەردەگری. وابزانم لە کاتی ئێستا قۆناغەکی زۆر گرنگ بوو ئەو پاشکەوتەکە کەم کراوە